نرخی زێر گرنگە لە هەموو پەیوەندەکان کە باسی بکەین و بە تایبەتیش باشی ئەو بەشەی کە پەیوەستە بە بازاڕەکانی ناوخۆی هەرێمی کوردستانەوە یشەکەوێتەوە سەر ئەو پێوەرەی لە جیهاندا نرخی زۆر زێر چەند ئەکات و لە ناوخۆدا ئاگاتەوە چەند لەبەرەوەی ئێستا لە ناو هەرێمی کوردستانیشدا جگەلەوەی وەکو جوانکاری و خش و خواستی لەسرە مامەڵەکارانیش ئەیانوێ بزانن داهاتووی نرخی زێر چۆنە بێت. بۆیە ئەمڕۆ میوانداری بەڕێز ئەحمەد قادرمان کردووە کە بەڕێزان شارەزای بازاڕە دارایەکان لە سۆ میوانی من کاک ئەحمەد بەخێراتیم کاتت باش جژنی نەورۆزە پیرۆز بێ زۆر سپاس. باشە کاک ئەحمەد بۆ ئەم ساڵ هەموو پێوەرەکان بەو ئاراستەیەن کە زێر بە بەرزی بمێنێتەوە ئەگە سەرتاوە بە گشتی باسی بازار بکەین بازاڕی جیهان نەک بەستەن ها وڵاتی یاخودینە لە کۆتا دانیشتنی مەجلیس بانکی فیدرالی ئەمریکا گرژی و ئاڵۆزیەکانی زۆر پێوە دیار بوو. باسی سێکتەری دامەزرانن کەین ڕێژەکەی زۆر خراپ بوو. باسی متمانەی بەکاربەرکەین سەدادا ڕووی لە دابەزین کرده بوو. ئەمان ڕێژەی سوی بانکی وەکو خۆی مایەوانێ ئەمانە هەمووی ئاماژەی زۆر خراپ بوون لەسەر سیاسەتی نەقدی ئەمریکا و بە تایبەتی وڵاتەکانی تریش بە هەمان شێوە ئەوانی شەر ئەم گرژی و ئاڵۆزیانی پێوە دیار بوو کە وای کرد کە ئەم شەڕە ئابوورێکی ئێستا پێشبینی لەیەکەین کە لە چەند هەفتەی داهاتووە چەند مانجی داهاتووە پێی تێبخین کە گرژی و ئاڵۆزیەکان زۆر زیاتر بکە. بەگشتی بازار ئاڵۆزە ئێستا بەگشتی بازار ناسەقامگیریەکی تاوەتی پێوە دیار لە پێنوێنەکانە لە پشکەکانە لە کانزاکانە بە هەمان شێوە لە دراوەکانەوە کۆی بینی ئەم گرژی و ئاڵۆزیانی کە ئەی بینین ئێستا وای لێ کردووە متمانەی بەکاربەر و بازرگان لە جیهانە کەم بکاتەوانێ تاوێت بە پشکەکان بە دراوەکان بە بابەتەکانی تری بازرگانی واکە چی بکە کە بازرگانی بکات لە شتێکە کە باهای سەرمایەکەی بپارێزی یەکێک لەوانە کە ئاڵتونە خواستی زۆری لەسەر بێ نرخی بەرزەبێتەوەنە پێشبینی کرابوو بەڵام بەس ئێستا ئەو دۆخەی کە ئێستا هەیە ئەوی کە مەوزوع و پرسیارە زیاتر ئایا ئێمە پێخینە دۆخێکی ئابووری خراپەوانێت لە چەند مانجی داهاتوە یاخود لەم ساڵە پێشبینیەکان زۆر بەرز بوونەتەوانێت لەلایەن ڕێکخراوەکان لەلایەن بانکە مەرکەزیەکانەوە ڕێژەکانیان لە 150 بۆ 25 لە 20وانێ بۆ 40 ئەمە ئاماژەیەکی زۆر خراپە ئەگە بەردەوام بێ بەم شێوازە بەڵێ دۆخی زێر بەردەوامە بێ لە بەرز کاتیانێمە پێشبینی بکەین کە نرخی زێر خواستێکی زۆری لەسەر بەڵێ خواستێکی زۆر لەسەر بەڵام ئەومان بیر نەچێ هەندێ ئاستەیە لە زێڕە کە ئاستی وەرگرتنی قازانجی ڕێکخراوەکانە بانکە مەرکەزیەکانە ئەو ڕێکخراوە گەورانی کە بازرگانیەکەن لەو بابەتانە پێویستەکە لە سایرێکی گونجاوترە مەسەڵەن بازرگانی تیا بکرێت و بکرێت نەک لەم سایرە بەرزانە و ئێستا ئەو شەڕی باجوو گومرگانی کە لەلایەن ئەمریکا و دۆناڵد ترەمپەوانێت لەسەر وڵاتەکانی کەوانێ بڵاوتر بۆتەوانێت بە تایبەتی ئەبینین لە نێوان بانکی مەرکەزی یابانیە بەریتانی لە ئاخر دانیشتنا ڕێژەی سوی بانکی وەکو خۆی هێشتوانێ و دۆخی ئابووری بەریتانیش ڕێژەکانی ڕوو لە خراپیەکە ئەوروپا بە هەمان شێوە کە ئەڵمانیامان بینی پێشوەختە حکوومەت گۆڕانکاری بەسەرهاو ئەمانە هەمووی ئاماژەی خراپن بۆ ئەوروپا بۆ بەریتانیا بۆ ئاسیاش بە هەمان شێوە دۆخەکە وردە یعنی پێێنین ئەوەی کە دۆخێکی ئابووری خراپ ببین لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئابینین گرژ و ئاڵۆزیەکان زیاد بوونەتەوانێت دیسان باشە کاک ئەحمەد لە کاتی هەموو ئەم ئاڵۆزیانە لە کاتی ئەم جەنگە بازرگانیانە یاخود جەنگە سیاسیەکانی ژەگەر بێت ئەکرێت تەنها تاکە پەناگە هەر ئاڵتون بێت یان ئەتوانێت دراوە دیجیتاڵەکان جێگرەوە بێت یان ناتەنها ئاڵتونە بەو پێگەیەمێنێتەوە دراوە دیجیتاڵەکان ناتوانێت جێگرەوەی زێر بگرێت جێگرەوەی بابەتەکانی تر بگرێت دراوە دیجیتاڵەکان بازرگانیکردن تیا زۆر جیاوازترە شێوازی بەسەلەم بۆ نمونە نابێتە پەناگەیەکی تر نابێتە پەناگەیەکی تر لە هەفتەی ڕابردووە دوو هەفتەی ڕابردووە زێڕەمەی سەلماند کە هەرگیز دراوە دیجیتاڵەکان ناتوانێت ببێتە جێگرەوەی زێر ئەمەش وای لەیەکە کە زێر هێشتا خواستی لەسەر بێ زێر هێشتا سیقەی زیاترە لەلایەن بازرگانەکانەوانێ ئەکی دەمە وای لەیەکە کە خواستەکە لەسەر زێر بنێت دراوە دیجیتاڵەکانی شێوازی مامەڵەکردن جیاوازە لەگەڵێ ئێستا وەکۆ بینین ئەم دۆخی ئابووریە کە ئەوە بەو شێوازە خراپە ئەکی کاریگەری لەسەر بازاڕە دیجیتاڵەکانی شەبێ ئەویش بێبەش نابێت لەو بابەتانە ئەو نرخەکەی گاتە چەند ئەویش پێشبینی دابەزینی لێکین پشکەکان پێنوێنەکان بە گشتی چونکە تاکۆسا بینین فشارێکی دابەزینی بەهێز هەیە بەڵام هیچ فشارێکی کڕین نابینی لە پێنوێنەکانە لە پشکەکانە بۆچی چونکە ئەو گومرگانە ئەو ڕێژەی گومرگانی کە ئێستا دروستە بێت لەسەر کۆمپانیا نەوتیەکانە پیشەسازیەکانە ئەمانە هەمووی وای لێکە کە سێکتەری دامەزران خراپێ متمانەی بەکاربەر خراپێ ڕێژەی وەبەرهێنان خراپێ ئەمانە کە هەمووی خراپێ ئەکید کاریگەری ئەوێ لەسەر پشکەکان پێنوێنەکان هەندێک لە کانزاکان
دراو دیجیتالیەکان سقیان وا نامێنێ و بابەتێکی تریش بۆ نمونەیەکێک لە هەفتەی ڕابردووە لە یابان 1970 گومرگ لەسەر هەناردەکردنی برنج زیادی کردووە ئەمریکا هەڕەشەی ئەوەی کردووە کە تۆڵەیان بڕیاریان لێ کاتەوانە کامە کاریگەریی زۆ خراپێ بێ لەسەر ئابووری ئەمریکا ئەمە وردە لە نێوان بانکە مرکزیەکانیش ئەم شەڕە وردە پەرە ئەسەنێت ئێمە چیەکات ئەمە نادڵنیایەکی زۆری لە بازارەکە دروست کردو هیچ شارێکی کڕنگ لە پێنوێنەکانە نابین لە پشتەکانە نابین پشتی سیارەکان پشتی ئۆتۆمبیلەکان لە بەرچاوڕوونی هەموو ئەم دۆخە ئاڵۆزانەی کە هەیە ئێمە چەند هەفتەیەک پێش ئێستا باسیەوەم کرد کە ئەگەر زێر لە 2932 بمێنێتەوە تا 3000 بەرەوسەریش ئەڕوە ئێستا تۆش وەکو من هاوڕابی کە تا 3300 دۆلاریش بڕوە ئۆنسەیەک زێر هەموو ئەو زۆرگ لە مۆسساتەکان پێشبینیەکان و ئەگەرەکانەوەی بەپی ئەو دۆخانەی کە ئێستا هەیە ئەگەر بەردەوام بێ بەرزبوونی زیاتری شەبین تا کۆتایی ساڵی 2025 ئەو پێشبینیانەی کە لەن ناوەندە داراییەکانەوە کە 3500یش بینێ زێر ئەبێ ئێمەوە بزانین لە چه نرخێکی باشە پێویستەکە بکرێت چون لە نرخە بەرزەکانە کڕین لە کاتێکە کە گەشتۆتە ئاستێکی زۆر بەرز هیچ دەرفەتێکی ئەو نەماوە کە تۆ بڕە قازانجە بکەی ئەوانە شوێنی وەرگرتنی قازانجی ناوەندە گەورەکانن کە کاریگەریان لەسەر نرخی زێر هەیە بۆیە ئێستاوانەی کە لە دەستیان چۆ مەسەن لە 2500 2800 900 نەیانتوانیوە کڕین بکەن ئێستا لەم نرخانە بڕیاریکردن زۆر قورسە چونکە ئەگەر بێت و ئەو ناوچانە ببینی لەوە چێ دابەزین ببینین و دوای بەردەوام بێ لە بەرزن چونکە گرژاڵۆزەکان تاکو ئێستا هەر وردە زیاد دەکەن ناسەقام بیری کەس سقی بە زۆرێک سقی بە بازارەکە نەماوە دروست چاوەڕێ و باوەشانەت ئەی کاک ئەحمەد سەبارەت بە نرخی نەوت پێت وایە کە بەرزترە بێتەوە نرخی نەوت ئەمڕۆ ئەو بەرزبوونەی کە کردی و لەگەڵ دوێنێ بە هەمان شێوە لەسەر بابەتێکی بنەڕەتی بوو کە ئەو سزانەی ئەمریکا بوو لەسەر ئێران بەڵام وەکو بە گشتی چاوەڕێی لێکین لەو گرژ و ئاڵۆزیانەی کە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە تایبەتی لەگەڵ وەستانی شەڕی رووسیا و ئۆکرانیا ئەمانە کاریگەری تاوەتیانە بێ لەسەر نرخی نەوت و پێشبینی دابەزینیشی لێکرێت چونکە ئەو خواستەی کە هەیە ئێستا زۆر کەمە لەوەی کە چاوەڕوانی لێکرا ئەم خواستەی کە ئێستا هەیە ئەوەندەکەمە ئەکی کاریگەری لەوە بێ کە نرخی نەوت دابەزێنێت بۆی پێشبینی دابەزینیشی زیاتر لێکرێت تاکو برند بۆ نمونە تاکو ناوچەکانی 68 و 69 ببینێت بەڵێ بگومان بۆ هۆی کە کاتێکە ئەو هەموو باج و ڕسوماتە زیاکە کۆمپانیەکانیش پشکەکانیان کەمە بێتەوە کارکردن لەو کۆمپانیا و کارگانش کەمە بێتەوە بۆیە خواستەکە کەمە بێت بە تایبەتی کۆمپانیای نەوتەکان زۆر کاریگەری هەبوو لەسەریان و بە ڕوویەکی نەرێنی بۆیە وای لێکە کە ئەو خواستەش لەسەر نەوت کەمکە ئەگەر بۆ شێوازە کەمکە ئەکید نرخی نەوتیش ڕوو لە دابەزینەکە هیچێکە بێت لەو بابەتانەی کە زەرر زیانی زۆر بەرەکەوێت لە وڵاتان بێگومان بە تایبەتیش بەر عێراقەکە بەڕێز ئەحمەد قادر شارەزای بازاڕدارەکان لەگەڵمان بسپاس بەوە بەخێر زۆر خۆشحاڵ بووین سپاس بەوە